گەورە بەرپرسی دژە تێرۆر لە بەریتانیا دەڵێت خالید مەسعود هێرشبەرەکەی سەر پەرلەمانی وڵاتەکە ناوی ئادریان ڕەسڵ ئاجاو بووە. مارک ڕۆڵی لە ڕاگەیاندنەکەیدا باسی لەوەش کردووە بێ لەو 8 کەسەی پێشتر دەستگیر کرابوون 2 کەسی تریش دەستگیر کراون و هەروەها داواشی لە خەڵک کردووە هەر جۆرە زانیاریەکیان لایە سەبارەت بەو ڕووداوە بیگەێنە جێی پێویست. خالید مەسعود لەو هێرشەی ڕۆژی چوارشەمە کردبووی 3 کەسی کوشت و نزیکەی 50 کەسیشی بریندار کردووە و دواتریش خۆیشی کوژرا. لە لەندەن هاوکاتی گوڵدانان لە نزیک پەرلەمانی بەریتانیاوە بۆ ڕێزلێنان لە قوربانیانی هێرشەکەی ڕۆژی چوارشەممە لێکۆڵینەوەکانیش بەردەوامن. پۆلیس دەڵێت هێرشبەرەکە ناوی خالید مەسعودە و وڵاتی بەریتانیە. سەرۆکوەزیری بەریتانیا دەڵێت پێشتر لێپێچینەوە لە خالید مەسعود کراوە بەهۆی ئەو نیگەرانیانەی لەسەری هەبوون کە پەیوەندیان بە توندوتیژی تونڕەویەوە هەبووە و دەشڵێت ئەو هێرشە بەریتانیا لە ئەرکەکانی ڕناگرێت. ئەو کارە تیرۆریستیە هەوڵێک بوو بۆ بێدەنگکردنی دیموکراسیمان، بەڵام ئەوە تا ئەمڕۆ هەمومان لێرەین وەک چۆن نەوەکانی پێشومان وهایان کردووە و نەوەکانی داهاتوشمان بەردەوام دەبن لەسەر هەمان ڕێباز. ناترسین و سوربوونمان بۆ بەڕێنگاربوونەوەی تیرۆریزم بەردەوام بەهێزتر دەبێت. پێشتر پۆلیسی بەریتانیا ڕایگەیان و هێرشەدا کەسێکەسی تیادا کوژران هێرشبەرەکە لەژێر کاریگەریەکانی تێرۆریزمی نێونەتەوەییدا بووە. ئەمە ئەرکی سەرەکی لێکۆڵینەوەکانی پۆلیسە تا بزانێت هێرشبەرەکە کەی لەگەڵدا بووە و ئایا کەس هاوکاری کردووە و کەسی تریش دەستیان تێیدا هەبووە یان نا. لە ڕۆژی هێرشەکەەوە لێکۆڵینەوە دەستی پێکردووە و بەردەوامیشە و کارمەندانی ئاسایش کەوتونەتە چاودێریکردنی جموجۆڵی گومانبارەکان بە تایبەتیش ئەوانەی لە عێراق و سووریا بوون. هەرچەند کاتژمێرێک پاش هێرشەکە لێکۆڵینەوەکانی پۆلیسی بەریتانیا بە گشتی سەرانسەری وڵاتەکەی گرتەوە و بە تایبەتی شاری بەرمەنگەهام. وەزیری دەرەوەی بەریتانیا ڕایگەیان وڵاتیانی 11 وڵات لەنێو قوربانیەکاندان و وەک دەڵێت ئامەژ نیشانەیەکە ئەو هێرشەی لەندەن هێرشێکە بۆ سەر جیهان. ئەم باڵەخانەی پەرلەمانمان چەندان سەدەی خەڵکی جۆراوجۆر هێرش دەکەنە سەری، بەڵام بیرۆکەکانی ئازادی و دیموکراسی و یەکسانی مرۆڤەکان بەپێی یاسا هەر بەهێزتر بوون و بەردەوامیش هەروەها دەمێننەوە. گاردانەوەکان لەسەر ئەم تاوانەی سەرپردی ڕێگەی دیموکراسیەتێکی دێرین زۆرن و هەرتەنهاش لە ناڕزایی دەربڕین و پرسە و ماتەمدا نەبووە، بەڵکو بۆ نیشاندانی هاوکاری بۆ ڕێگەگرتن لەم جۆرە هێرشانە کە هاوکات بووە لەگەڵ کۆبوونەوەی وڵاتانی هاوپەیمانێتی دژە تێرۆر و هەروەهاش یەکەم ساڵیادی هێرشەکانی برۆکسل پایتەختی بەلژیکا. بە ناوی گەلی بەلژیکاوە پرسە و مەخابنی زۆری خۆم دەردەبرم بۆ سەرۆکوەزیرانی بەریتانیا و پێکەوە نزیکەوە هاوکاری دەستگا ئاسایشەکان و زانیاریەکان دەکەین و بە دڵنیاییشەوە سەرۆکوەزیری بەریتانیان دڵنیا کردوێتەوە کە دەتوانێت پشتمان پێ ببەستێت. یەکێتی ئەوروپا بە دووری نازانێت ڕایەڵی پەیوەندی هەبن لە نێوان هێرشە تێرۆرکاریەکانی بەریتانیا و بەلژیکا و فەڕەنساشدا. یەکێتی ئەوروپا لەو بڕوایەدایە هەڕەشە و مەترسیەکانی تێرۆریزم لە ئەوروپادا هێشتا زۆرن. لە ناو بەریتانیاشدا ڕێبەرانی ئاینی دژی ئەو هێرشە تێرۆرکاریە وەستانەوە. ئێمە هاو هەڵوێستین، جیاوازی لە نێوان کۆمەلگا ئاینیەکەماندا نییە، وەکو یەک دژی ئەو کردەوە تیرۆریستیە وەستاوینەتەوە. هاو هەڵوێستین بۆ ئاشتی و پێکەوە ژیان لە وڵاتەکەماندا و لە سەرانسەری جیهانیشدا. ئەوە نیشان دەدەین هاوسۆزی زیاترە لەم کۆمەلگایەدا، هاوسۆزی هەموو بڕوا ئاینیەکان دژی کردەوە قێزەونەکان کە لەلایەن هەمووانەوە ڕەت کراوەتەوە. بە ناوی موسڵمانەکانی بەریتانیاوە ئیدانەی ئەو کردەوەی ڕۆژی چوارشەمە دەکەم و پرسە و ماتەمان بۆ قوربانیان و کەسوکاریشان. ئەمڕۆ هەموو پێکەوەین و کار بۆ ئایندێکی باشتر دەکەین بۆ لەندەن، بۆ هەموو ئەوانەی سەردانی لەندەن دەکەن وێڕای جیاوازیەکانمان، بەڵام بایەخپێدانی هاوبەشمان هەن بۆ ئاشتی و یەکدەنگی شارە مەزنەکەمان. بەڵام هێشتاش پرسیارگەلێکی زۆر بێوەڵام ماونەتەوە لەوانە ئایا ڕێبەرانی ئاینی دەتوانن ڕێ لە تونڕەوی بگرن یانیش ئایا دەتوانن نیگەرانی ئەوروپاییەکان بۆ پارێزراویان بڕەوێننەوە کە توندوتیژی هەندرا و لەلایەن تێرۆریزمی نێونەتەوەییەوە سەرچاوەکەیەتی.